دەستت چێوە دەچی دەستم بەردا ئەو منداڵێ چێوە دەبێ دەچم فڕی دەدەم کرا کۆدرت دێ فڕی دێ ئەو درم دێ و زیاتریش کرا بیدەوە سەرکتەوە هەی پێویستان من دێ بەردا دەستت بینە خوارێ کرا من دێ ئەگە ئافرەتەشی باش بای خوا کوڕەکی پێ دەدای بڕۆ لای لە ڕێم خوا بڕۆ لای فڕی دەدەم یانی فڕی دەدەم خوایە بە قوربان بەوە کچت چی لێ دێتەوە چی بەسەر دێ خوایە خوایە ئاگادارێنی خوایە خوایە و پێشێمانی کەیەوە پیاوەیە لەوەیە خوایە فڕی دەداتن یا ڕەبی ئەی خوایە خوایە و زڵمەی قبوڵ نەکەی خوایە خوایە بە قوربان بوو خوایە کەس هەرچی خۆی فڕێدایەوە دایکت ژیانی زۆر ناخۆشی بەسەر بردووە ئەدی دوای منداڵەکەتان چی لێ کرد خادمی مزگەوتەکەی گێڕایەوە ئەیوت لە بەردەمیەوە مزگەوتە مناڵەکەمان دۆزیەوە سەگێک ئاگای لێبوو کە نێژ کەس بەلایە بڕوە دوای 2 ڕۆژ مامۆستا ئاینەکە بووی دەرکەوت بوو کە و مناڵە چی باییزەکە ئەکاتە باوکی من دوایەوەی تر مامۆستا ئاینیەکە مناڵەکەی بردەوە بۆ باوکم و چەند فەرموودە و ئاەتێکی بۆ خوێندەوە ڕازی کرد کە مناڵەکە قبول کات و وەریگرێتەوە دایکم دڵی زۆر پێی خۆش بوو بەڵام دوای ئەوە شتێکی زۆر سەیڕوویە چی ڕوویدا ئیتر دایکم هەموو ساڵێک کوڕێکیە وەرە وەرە حاجی وەرە 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 ئەبوو زەینەب خێرە چت دەوێ ئەمن هەموو ڕۆژێ لە ترسی تو ناوێرم سەر من لەمارە دەربینم لە بۆی پێم نەرەی بابی کچان لۆ خێرە ئەو جارە چتان بووە خوا کوڕەکی جوانی پێبەخشیمە ناویشم لێ نایە حازی پاشا ئەلحەمدوللا یا ڕەبی بەداک و باب گەورەبی بەڕاستی پێم خۆش خۆشتەوەبی لەمە و پاش بابی کچان نەما پێم دەرێن بابی پاشای پاشا ئەوزا تو پێ دوایە پاشا گەورەبی ساڵع دەربچی حتمما کوڕی بابی خۆی دەبی ئەوزا من دەڕۆم خوا حافیز کۆ دەڕاوە چێوە دەچی حاجی دەمەیە بچمە بازاڕێ چیها پاقلاوە باشە گران بەهایە بیکڕم و بیهینم بەسە گەڕەکی دابشکەم دەڕاوە ئێستان برادەرێکی خۆمەیە پاقلاوە فرۆشە بەڵکی هەرزانتر لۆ حساب دەکا بەڕاستە هەرێوەڵا کورە لە با بچین با بچی با بڕۆی بەڵام لەویش سەیرتر ئەوە بوو هەتا وای لێ هاتکار کوڕێکیە بوو کچێکیە مرد دایک ئەرە حەسیبە ئەو نوزە نوزەی تو نەبڕاوە پیاوە زەرگم سووتایە شیلانەمان لێ ڕۆژتیە ئەرێ بابە واز لە شیلانی بینە ئەوە خوا بردیەوە ئەوە قەدەریمە وهایە ئێ چ بکەین لە دوای خۆزەلەرمان نەکردە شیلانمان ڕۆی خوا کوڕەکی جوانی پێدان ئەوتە پاشەوە لە باوەشی تووە ئەوە پشت و پەنامانە ئەدی پیاوەکە هەر گوتت کوڕ 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 ئەوە خوا کوڕی پێداین بەس شیلانەمان لێ ڕۆیشت
بابا شیلانە ئاوەدانی مارێ بوو. ئەرێ لە تێوگا شیلان مرد خوا کوڕەشی کەی داینێ ئاگەر لە پاشای هەبی پاشا بە کەرکمان دێ لە دوا ڕۆژ بڕۆم ئەتوام نەدڕزاندەوە بۆ نوزە نوزت با بچ بە پەردەرکەی حەواکم پێکەی هەوا هەی خوایە لە دەستە تو